نەچین لە تەوەری سێمی پرۆگرامەکەمان بەڵێ دیارە هەنار ئەم ساڵ وشکە ساڵی جگەلەوەی کە کێشە و گیرروگرفتی بۆ زۆرێک لە سێکتەرەکان دروست کردووە و بە تایبەتی لە مەجای کوشتتوکاڵ و هەندێک بابەتی دیکە ئەم گرفتە لە ئێستادا بە تایبەت لە وەرزی هاویندا ڕنگدانەوەی لەسەر ئاوی خواردنەوە لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستان دروست کردو تایبەت بم بابەتە تەوەرمان دەبێت لەگەڵ هاتنی وەرزی هاوین داوەک خۆشت باست لەوە کرد خواز لەسەر بەکارهێنانی ئاوی خواردنەوە زیاترە بێت وەم ساڵ بەهۆی وشکە ساڵی و کەم بارانی پێچێت گرفت بۆ بوارە دروست بێت بۆ زانینی ئامادەکاریەکانی بەڕێوەبراتی ئاوی سلێمانی بۆ مەرزە و داتاکان لەبارەی ڕێژەی ئاوی خواردنەوە و میکانیزمەکانی دابشکردنی لە پارێزگای سلێمانی لە سۆدی میوانجاری زۆر بەڕێز سەربەست عوسمان بەڕێوەبەری ئاوی سلێمانیمان کردووە کاک سەربەست بەخێر بەخێراتی کاک خۆتان و بینەران زۆر سپاس کاک سەربەست بە گشتی دۆخی ئاوی خواردنەوە ئاوی پاک بۆ ئەم ساڵ لە چ ئاستێکجایە و جیاواز ئەتوانین بڵین دابینکردنی ئاوی خواردنەوە ئەم ساڵ لە پارێزگای سلێمانی جیاوازترە بێت لە ساڵی پار خۆی وەکو جەنابتان ئاماژەتان پێ وشکە ساڵی تەنگی بە ناوچەکە هەڵچنیوە و لەگەڵیشە بەڕاستی پێویستە حکومت پلانی هەبێ بۆ ئەو بابەتانە پلانەکەش زیاتر خۆی لە کۆمەڵی یاسا و دابینکردنی بوجە و ئەوانە ئابینێتەوە بێگومان هەموو حەدەسێک خۆ ئامادەکردنیەوێ و ئەژڵێن الحاجە و الاختراع هاتە پێویستی دایکی داهێنانە کەواتە ئەمە لەگەڵ هەموو پێویستیەک و هەموو تەگەرەیەکە ئەبێ بۆ چارەسەر بێڕێن بەنسبەت ئاو ئێمە بەهۆی بەنداوی دوکانەوە بۆ ئاوی خواردنەوە وەکو کەمیەتی ئاو بە بۆچوونی منوە لە ئەویش زۆر کەمی کردو وەکو بەڕێز بەڕێوەبەری بەنداوەکە ئاماژەی پێیاک لە سەرسی ساڵانە بەڵام بۆ ئاوی خواردنەوە کێشەی نییە ئەوەی کە کێشەی هەیە لە گواستنەوەی ئاوەکەی بۆ هاوڵاتیان ئەویش کە خۆی لە وێزگەکان و بۆریەکان ئەو ئەدەواتانی کە ئاوەکە گوێزنەوە بۆ هاوڵاتی لەگەڵیشە ئەمێ ئەچینە خاڵی وشیاری هاوڵاتیش بەرامبەر ئەو وەزع تازەیە کە ئەبێ چه هەنگاوێک بنێوە چی پێویستەکە لەسەری ئەویش دەوری خۆی بینیواتە ڕۆڵەکە حکومت دەوایری ئاو و لە ئەخیری شە هاوڵاتی کە بەکارهێنەری کۆتاییە و زەرمەند یا سوودمەند ئەو زیاتر پێوەی دیارە بێ باشە کاک سەربەست کێشەکە بە دیاریکراوی لەکوادایە لە شێوازی گواستنەوەی ئاوەکە بۆ هاوڵاتیان کێشەکە لەوایە کە ئێمە زۆر جار لە هەموو شوێنێک ئاماژەی پێین پەرتەوازایی ئاوە لە بەڕێوەبردننی ئاواتە لە هەرێمی کوردستانە و دابەشبوونی بەسەر چەند دەستە و وەزارەتێکە کە خۆی لە خۆیان ئەبواە خۆی دەستەیەکی سربەخۆ بواە هەر لە سەر چاوەکانەوە تا ئەگاتە بەکارهێنەران و لەو نیوانەشە گوێزەرەوەکان کە بڵێن داوایری ئاو دەوری نەقلی ئاوەکە بینن بۆ هاوڵاتی خۆی لە خاڵی پێنەدانی بودجەی پێویستە بۆ بژانەوەی وێزگەکان بۆ نەبوونی ئالیاتی پێویست بۆ چاکردنەوەی شکاویەکان و گەڕان بە دوای سەرپێچیەکانە ئەمانە خۆی لە خۆیان هەمووی بودجەیەوێ یعنی جەنابتان نەزان دائیرەی ئاو لە ساڵی 2012 مانگی 500 میلیۆن دینار بودجێ ئاسایی بووە ئیستا بۆ بە 80 میلیۆن دینار لە بری ئەوەی کە هەموو شتەکان بەرەو ئیندیسارە چنواتە هەنگێک لە توانایی لە دەستەیە چ لە بۆری چ لە محەتە چ لە ئامێرەکان سیارەکان هەمووی واتە ئەوە زیاتر بکرێ هەڵامی سەر پێچەوانەوە لە دوای ئەوەشە جاری پێشوشەر ئاماژەمان بەوەیە کە ئێستا کێشەیەکی نوێش پیا بووە تۆ چە کیژەکەی بانقەکان زۆر جار کێشەی نەبوونی نەقدیان هەیە کاشیان هەیە ئەوەش بۆتە کوی کێشەیشتر لەبەرەوە بیرکردنەوە لە دروستکردنی بەڕاستی پرۆژەی سێهەم بۆ سلێمانی چونکە ئەو گەشەکردنەی کە بەڕاستی عمودی زیاتر یان کاڵێ عمودی پارچەیە زەوی جاران لە 1000 مەترا 4 خانووی تیاگرا 5 خانووی دیاگرا ئیسا 50 قاتی لەسەر دروزەکرێت واتە بەلایەن کەمەوە 200 یەکەی نیشتەجی تیا دروزەکرێت و لە هەمان کاتە بەوەی گەشەکردنی بازرگانی و پیشەسازیەوە کارگەی گەورە و کە لە ئەسڵن لە پلانان نەبووە بۆ نمونە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە تۆ بیر لە دروستکردنی پرۆژەی ئاوی دوکانی سێ یان وەکو بازەکرێت سەدی خێوەتەکە من بۆ خۆم قەت لەگەڵ ینی بچکە پرۆژەیەکی گەشتیاری گلدانەوە بۆ ڕێچاچکردنەوەی ئاوی ژێرزەوی بەڵێ کۆمەڵێ و بۆ باشبوونی ژینگە ئەمانەمەی خاڵی ئەرێنین بۆ سەدی خێوەتە بەڵام لەبەرەوەی کەمیەتی ئاوەکە بەو شێوەیە نییە کە خزمەتی سلێمانی بکە ئەتوانرێ
بەکاربهێنرێ بۆ سەوزکردنی سلێمانی و ئەو بڕاوی کێسە لە سەوزکردنای خواردنەوە سەرفەکرێ بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و نیشتەجێوانی شاری سلێمانی. باشە کاکسەر بەس بە دیاریکراوی بۆ دابینکردنی ئاوی پارێزگای سلێمانی پشت بە چەند سەرچاوە بەسترێت یاخۆ لە چەند شوێنەوە ئاو دابی نەکرێت؟ ئێمە دوو پرۆژەی دوکانی 1 و 2مان هەیە یەکییان بە 3200 ئەگەر پەرەپێدانەکەی تەواو بێ ئەبێ بە 6400 بەڵام ئەمیش خۆی لە خۆیان گرفتی ئیستا ترومپا و هەنگێک کێشەی فلتەری هەیە و دوکانی 12,000 مەتر سێجا لە کاژێرێکا کە ئەویش خۆی بە تەواوی ئێستا ئەگەر ئیشی پێ بکەی ناگاتە 7,000 مەتر سێجا لە کاژێرێکە و سەرچنارمان هەیە وەرزیە لە زستانە سوودێکی زۆر باشی هەیە بۆ دابینکردنی ئاوی هاوڵاتیان بەڵام لە هاوینای سەوردەوردە بەرەوە کەمبوونەوە چی هەروە بیرەکانمان هەیە بۆ زیاتر تەنکەرین بەکارێنین کە هاوڵاتیان ئەویش ئەو توانایە نییە بڵین مەسەلەن لە ڕۆژێکە ئەو پەڕێگەر بتوانن 1000 متر یا 2000 متر سێجا بە تەنکەرەکاندا بشکن بۆ شوێنانی کە تۆڕی ئاویانی باشەکەواتە سەرچاوی ئەوی سەرچنار ناتوانرێت لە هاوینا زۆر باش سوودی لێ ببینرێ بۆ پێیکە ئەوەندی ئاگادارم لە هەندێک کانیاوە ئاوەکی سەرچاوی گرتووە خۆی سەرچنار وەکو ئەڵێن نزیکەی 100 کانیاوە باشە کە هەڵەقڵێ مە سەرچاوەکەشی من بەڕاستی بە دەقیقی لام نییە بەڵام وەکو جۆلۆجیەکان زۆر جارکە بەدووادا چوونیان لەگەڵاکەین ئەڵێن یەکێگەڵێ لە مێرگەپانە یەکێگەڵێن لە گومە هەزارکانیە یعنی سەرچاوەکەی دوورە بۆیە من دایمە هەوڵم ماوە ئەو ڕێڕەوانی کە ئەمانە ئاماژەی پێراوە بیری قوڵی لێ نەدرێ بیرە سەحەکان تۆزێک کێشەی کەمترە بەڵام بیری قوڵ زەرە لە ئاوی سەرچنارە چونکە هەر بیرێک لەوانەیە مەسارەکە بگۆڕێ لەوانەیە بە ئەو ئاوەکەیەتیش بیباتەوە ناو ناخی زەوی بە ئەو کەمیەتە نەگات بەڵام ئەو ساڵانی کە باران زۆرە سەرچنار پێوەی دیارە تا سێچ کانێک وشک بنەوانی کە سەرچنار سوودی هیچی دیار نییە مووی بەیەکەوەی شتێک نییە بڵێ کانێ لێرە هەڵخڵێ هەمووی لە منطقەیەکی کەمایە یعنی لەو مەساحەکەمەی سەرچنارایە بۆ بە زۆری وەکو ئەڵێن لە بەشی سەرەوەی دەریاچەکەیە لەبەرەوە بە دەقیقی ناتوانین بڵین کوێ بەڵام ئێمە ساڵانە پاچیەکەینەوە چونکە جەنابتان نەزان بەهۆی ئەوەی هەتاولیەیە قەوزەیەکی زۆری هەیە قەوزەکە ئەڵێن ئەبێ بەڕاستی ڕێگایەکی ورد پاکرێتەوە بۆ ئەوی کانیاوەکان چۆر نەبنەوە تقریبان ساڵانە لە مانگی نۆدا دەزەکەین بە پاکردنەوەی دەریاچکە لەو قەوزە و ئینانێکێتی بەڵام قەوزەکان خۆشببختانە هیچی ژەهراوی نین هیچ کێشەیشتیانێ و دایمێمە هەندێ ماسی ورد بەخێوەکەین بۆ ئەوی دەلالت بێ بۆ ئەوی کە باشترین ڕێگایە بۆ زانینی بێجگەلەوەی کە مختبەرەکانمان بە بەردەوامی هەموو ڕۆژێک بۆ سەحەش بە بەردەوامی چاودێریەکە لەخوا بەزابێ سەرچنار تا ئەم دقەیە جگە لە بەرزی و نزمی ئاستی بەرهەمێنانی ئاوی هیچ جۆرە کێشەیەکی کوالیتی نەبوو. باشە کاکسەر بەزیارە چەند ساڵە بە دوایە کێشەی وشکە ساڵی هەیە و لە هەمان کاتەوەکو بەڕێبەرایەتی ئاوی سلێمانی تا چەندە پرۆژە و پێشنیارتان کردووە بۆ ئەوەی پلانی دوورمەودا هەبێت ئەگەر هاتوو ئەم وشکە ساڵی بەردەوام بێت کاریگەری لەسەر دابینکردنی خواستی هاوڵاتیان بۆ بەکارێنانی ئاو دروست نەکات. من وەکو عەرزم کردی ئەبوایە حکومەت استراتیجیەتی حکومەت بووە نەک دایرەی ئاوەکان ئەگەر ئێوە وەکو دایری ئەو پێشنیار داواکاری خۆمان بە بەردەوامی بەرز کردوێتەوە بۆ هەموو لایەنەکان تەنانەت زۆر جار وەفدی نەتەوەی گرتوەکان لە هەنگە لە ڕێکخراوە خێرخوازەکان حکومەتی هەرێم بە بەردەوامی بەڕێوەبەرەتی گشتیاوەڕۆ و معلوماتەکان کۆکاتەوە و ئێمە بنسبە سلێمانیەوە ئەینێ و خۆشمان هەوڵمان ناوە بەڵام ئەم پلانە گشتگیری ئەوێ بەڕاستی ئاستی هەرێم تۆ بێ بیر بکەیتەوە نەک ناوچەیەک وەکو ناوچەیە بڕۆ ئەکەم هەر مدیرەتێکی ئەو پلانێکی هەبێ بەڵام لە ئاستە گەورەکە نازانم ئەگەریشێکی وای بۆ کرابێت تەنە ئەوە ئەبیستین هەر ساڵ وشکە ساڵی بێ حکومەت بیر لە چارەسەرکردنی کێشەی ئەو ساڵە ئاکاتەوە بەڵام وەک بیرکردنەوەی دوورمەودا من لەو بڕوایم هێشتا حکومەت هەنگاوی پێویستی نەناوە. باشە کاکسەر بەزین کە پار کێشەیەکی کەم ئاوی زۆر هەبوو لە سەررجەم ناوچەکان ئەگەر باسی سلێمانی بکەین بەراورد بە زۆربەی ناوچەکانی تر لە زۆربیان باشتر بوو لە دابینکردنی ئاوا بۆ هاوڵاتیانە خۆت بۆ گەڕەکان و بەشدار بووان پلانتان بۆم ساڵ چێتوانین بڵین بۆم ساڵەتوانن بە شێوی پێویست یا خۆ بەپێی خواستی هاوڵاتیان ئاو دابین بکەن پلان دائیمە بودجێوێ باشە پلان زۆرە وەکو زۆر کە زەڵێن ئەڵێن هەتا لە قورئان ئاماژەی پێ یەقولون ما لا یەفعلون ئێمە ئەگەر پلانمان هەبێ و بودجە نەبێت
قسەیەکی ڕوتە و قسەی ڕوتیش ناچێتە گیرفانەوە بەڕاستی پلان زۆرە و ئێمە ئەگەر بودجێ باشمان لەبەردەسا بووە باشتر ئەدەواتی نەقلی ئاو با بڵێن لە ترومپا و لە فلتر و لە کلاریفایر و لە بۆری و لە چاکنەوەی شکاوی ئەمانە هەبووە باشتر بوو بەڵام خۆشببختانە بەو پلان و بەو ئەخوامادەکردانی هەمانە ئێمە هەموو جارێگەڵین ئەگەر لە پار باشتر نەبین چونکە پار ناڵین باشە هیچ کات بەدڵی خۆمان ئەوەیە کە هەموو ڕۆژێ ئاو برێ بە خەڵک و تەنکی سەربان نەمێنێ بەڵام لە چاو ئەوەشە بەڕاستی زائیدەن وشیاری خەڵک ئێستا ئاستێکی باشی گەیشتۆتە ئاستێکی باش کە خۆشببختانە خەڵک وردە وردە مەسەەن ئەخبارمان پێگەین ئەگەر کەسێک سەرپێچیەگە ئاوێک بە مخالی ببەستێ کەسێک تەوافەی نەبێ چکازانێ زەرەر لە خۆی ئایتر فێر بووە بەوەی کە حکومت ناتوانێت ماڵ بە دوای سەرپێچیا بگەڕێت لە هیچ شوێ وڵاتەکان نییە ئێستا باشترە بەڵام داوای زیاترەکەین چونکە ئاستی وشاری وڵاتیان زۆر زەرورە لەگەڵیشە بەڕاستی ئاوردانەوەی حکومت لە کەرتی ئاو بەگشتی لە هەرێم پێویستی زۆر بە لە ئاستی باڵایە ئێمە جارێگەڵین لە وڵاتەکانی وەکو ئوردون کە یەکێکە لە وڵاتانی بەردەوامی وشکە ساڵی هەیە بەڵام سیرەکەی ئەو بیئاوی پێوە دیار نییە بەوەی پلان و پشتگیریکردنی حکومت لە کەرتی ئاو باشە کاکسەر بەبەس لە هوشیاری هاوڵاتیان کرد بەڕێوەبەرەتیای سلێمانی هەمیشە لە ڕێگەی با بڵێن پێیجە سەرەکیەکەی خۆی هەروە چەندین کار و چالاکی تر هۆشیاری دەگەیەنێتە هاوڵاتیان هەنگاوی زیاترتان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ بە فیرۆ نەدانی ئەو چۆن دەبێت دیسان ترسم بگەڕێمەوە سەر بووجە خۆی ئەوەش مەسەلەن ئێمە هەنگێ پێویستمان بە هەنگێ نمایش هەیە لە تەلەڤیزیۆنەکانە لە ڕادیۆکانە لە با بڵێن جەریدە و ئەوانە خۆی لە خۆیان بە تایبەتی تەلەڤیزیۆن چکە لە هەموو ماڵەکە یان لە سۆسیال میدیا ئەمان توانی چەند مایشێک لە ڕێی چەندەکتەرێکەوە بەڵام بەهۆی نەبوونی بووجەوە دیسانەوە بەڕاستی بەو شێوەیە کە ئێمە ئاواتمانە نەگەیشتوێنێتە ئاواز بەڵێ کاکسەر بەس با بڵێن دڵنیایی ئێوە بۆ هاوڵاتیان بۆ دابینکردنی یاخت بۆ ئەوەی کە ئەم ساڵیش تووشی کەم ئاوی نەبنەوە چییە؟ دڵنیایی ئەوەیە کە ئێمە هەردوو لامانە بێ بەڕاستی هاوکاری یەک بین ئێمە تۆ ئەگەر ئاوی دوکانی هەمووی بینی تەسلێمانی ئەگەر بەو شێوەی جاران مامەڵە لەگەڵ ئاوا بکرێ هەر بەشە ناکە لەبەرەوە ئەبێ لە ئاست بەڕەکەمانە پێمان ڕاکێشی لەمە دووە ئەبێ بزانین کە ئەگەر خوا نەخواستە ساڵی سێ مشکە ساڵی بێ ئەوە دۆخەکە لەمە خراپترە بێ بەڵام بە بەردەوامی بەو بودجەکەمەشەوە لێرەوە توام زۆر بە دڵخۆشی و سپاسی کارمەندانی ماندوونە ناسیانی ئێمە دوو شکاویمان هەبوو لەم ڕۆژانە لە ماوەی 40 کاتژمێر کارمەند هەبووە نەخەوتووە بڕوا بکەن بە بەردەوامی لە ناو ئاوە تا زۆر کەس بڵاوی کرد بۆ ئەو ئاوە پیسەژێن بە ئێمە ئەو ئاوەیە کە فڕێ ئەدرێتە دەرەوە کە بۆریەکە چاگەکرێ بۆریەکە ئەشۆرێ دوای ئەوە ئاوە گەڕێنرێتەوە بۆ هاوڵاتی ینی بەڕاستی ئەوانە پێشمەرگەی ونن و من لێرەوە سپاسیانەکەم و هیوادارم حکومەتیش ئاور لەو کەرتەباتەوە ئێمەش بۆ هیواین زۆر سپاس بۆ سەربەست عوسمان بەڕێوەبەری ئاوی سلێمانی سپاس ئامادەبوو لەگەڵمان دەستخۆش بەخێر هاتی دووبارە